ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری ڕوبەڕووبوونەوە و پێشبڕچێ لە قۆناغی نیوەی کۆتایی گەیشتە دواوێزگا. 12 زانکۆ هەر زانکۆیەک هەموو هێز و توانای زانستی خۆی بەگەرخست بۆ بەدەستهێنانی بلیتی پەڕینەوە بۆ قۆناغی چارەکی کۆتایی. قۆناغێکم بە 135 خاڵ بەڵام ئەو جارە ڕازی نابین بە 135 خاڵ. ئینشاڵڵا ئەم ڕۆدی سانسەر دەکەین. ئەو جارەش باش کۆمان حازر کردووە دەیبینەوە. بۆ بێگومان هێڤیامە سەرکەفتنە. قۆناغێکی پڕزۆش بوو بۆ هەندێکیان ئومێد بەخش بۆ هەندێکیشان لە باربردنی خەونی گەیشتن بوو بە نازناوی ئەستێرەکانی زانکۆ. 72 ئەستێرە لە 12 تیم ڕوبەڕووی یەکتر بوونەوە. تەنها 6 زانکۆ توانی لە کەناری قۆناغی چارێکی کۆتایی لەنگەر بگرێت. لە پرۆگرامی پێشوو لە دوا ڕوبەڕووبوونەوەی قۆناغی نیوەی کۆتا هەردوو زانکۆی سۆران و جیهان بەریەک کەوتن. زانکۆی سۆران بە سەرکەوتن بەسەر زانکۆی گەرمیان بە کۆی 80 خاڵ بەرامبەر 70 خاڵ خۆی گەیاندبوویە نیوەی کۆتا. زانکۆی گەرمیان 70 خاڵ، زانکۆی سۆران 80 خاڵ. هەروەها زانکۆی جیهان بە کۆکردنەوەی 75 خاڵ بەرامبەر 65 خاڵی زانکۆی سەلاحەدین گەیشتە هەمان قۆناغ. زانکۆی سەلاحەدین توانی 65 خاڵ بەدەستبێنێ، زانکۆی جیهان توانی 75 خاڵ بەدەستبێنێ. لە ڕوبەڕووبوونەوەی نیوەی کۆتایی دەتوانین بڵێ هەردوو زانکۆ هەمان ئاستیان پێشکەش کرد چونکە لە بڕگەی کەتەگۆری هەردووکیان توانیان تەنها 6 خاڵ بەدەست بێنن، بەڵام زانکۆی جیهان بە بەدەستهێنانی 10 خاڵ لە بڕگەی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی ماڵ ئاوایی بە زانکۆی سۆران کردو خۆی گەیاندە قۆناغی چارێکی کۆتایی. کۆی خاڵەکان زانکۆی سۆران 60 خاڵ، زانکۆی جیهان 70 خاڵ. ئێستا 6 تیم ململانێ دەکەن تاکو خۆیان بگەێنە قۆناغی پێشکۆتایی. لێرە بەدواوە ڕوبەڕووبوونەوەکان گەرم و گورتر دەبن چونکە تەنها دوو هەنگاو دوورن لە بەدەستهێنانی نازناوی ئەستێرەکانی زانکۆ. ئێستاش یەکەم ڕوبەڕووبوونەوە لە قۆناغی چارێکی کۆتایی دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستان زۆر خۆشحاڵم بە دیداری ئازی شادەبم لە قۆناغی چارەکی کۆتا. دووەم دوو زانکۆ کە بەریەک دەکەون و نزیک دەبنەوە لە فیناڵ. دوو زانکۆن ئەوانی زانکۆی یەکەم زانکۆی پۆلیتەکنیکی دۆک. ئومێد سامی تامان 22 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی ڕۆژنامەوانی ئەلکترۆنی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. دەخیل مەتۆ تامان 27 ساڵ، قوتابی قۆناغی دۆمی بەشی دەرمانسازی. ئارەزووی ئەوەیە دکتۆرا بەدەست بێنێت لە بواری دەرمانسازی. ئەیوب عەبدوڕەحمان تامان 30 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنیکی ئەندازیاری. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. عیماد بەرەکات تامان 21 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی تەکنۆلۆژیای دارایی و ژمێریاری. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. هەروەها زانکۆی دوهۆک واربین هاشم تامان 27 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی پاراستنی ڕووەک. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە نووسەر. دڵشاد محەممەد تامان 18 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی فیزیا. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە زانایەکی گەورەی بواری فیزیا. سۆزدار عەزیز
تەمەەن 23 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی بێستانکاری ئارەزووی ئەوەی لە داهاتوودا لە بواری ژینگە کار بکات. ئەحمەد محمود تەمەەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی پزیشکیدان ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە پزیشکێکی سەرکەوتوو. خۆشەویستان گەڕاینەوە بەرنامەکە دەست پێکا بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ ئامادەن؟ کێ زوو وەڵامەکەی زانی دەست بنێ بە بۆتۆنەکە گەر وەڵامەکەتان ڕاست بوو مافی ئەوەتان هەیە و زانکۆیە مافی ئەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێ خۆتان ئامادەکەن. پرسیارەکە دەڵێ ئەو چیایی کە داستانی خۆشەویستی خەج و سیابەندی لێ تۆمار کراوە کام چیایە؟ پۆلیتەکنیکی دۆک چای سیپان چیای سیپان زۆر ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. ئەیوب زۆر دڵنیا بووی یەکسەر زۆر قسەکەی هەموو خوێندوتەوە و هەمووش بە تقریبان بەستران زۆر گوێم لێگرتووە. باشە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. با بایۆلۆژی بێت. بایۆلۆژی ئەی یاخود بلا ئەی بیت. ئەی کام لەم خانانەی خوارەوە دژەتان دروست دەکەن؟ ئەی خانەی خڕۆکەی سپیتی بی خانەی خڕۆکەی سپی بی سی خانەی قەبگری گەورە دی خانەی ترشەکان سی چرکەتانێ سیە بەجارێ باشمە سیە تێچێت یاچنیکە بێت ئەبە تیۆری دەر خۆنێتی سەرکوتەر چێتکان دەست بگەوە باشمە سیە قەبگری چییە؟ چییە؟ ئەوەخت هێشتەوەی مای ڕاستێ بە؟ خانەی خڕۆکەی سپی ئەو خڕۆکی دەست بگە دە چرکەتان ماوە سی خانەی قەپرگی گەورە بۆچی سیتان هەڵبژارد؟ چما؟ بە زوری نایدەنگ زۆرینەی دەنگ بەڵام بەتێ ئەخ باشە زۆر گەیشتنە ئەو دەرەنجامە ئەمە پرۆسسێکە دەست پێکێ خۆنای قەبگیری گەورە چیتن کۆویتانی ئەێ بێتن زیانە بگەینتە لەش مرۆڤی دەست پێکی کۆنتترۆلاویتە پشتنگی خانە تیتێن پشتنگی گازی بیتکەتن واکی پرۆسسێکە یعنی ئەو پرۆسسە خانەی قەبگری گەورە دەست پێکات دروستی دەکات. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ؟ خانەی خڕۆکەی سپی بی وەڵامی ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک کاتەگۆری هەڵبژێرن. تەکنۆلۆژی ئەی یان بی؟ ئەی پرۆگرامی ماتلەب کورتکراوەی چییە؟ ئەی ماتماتیک لابراتۆری بی ماتریکس لابراتۆری سی ماتریک لابراتۆری دی مێمۆری لابراتۆری سی چرکەتان هەیە؟ دی هەرنینە دینینە سیژ هەرنینە ماتماتیکس و ماتریکس از 20 ساله بيجم ماثماتيك لابراتوري اجي دوم احتمالا ماثماتيك بيت اجي بيجم ماثماتيكس دا شركتان ماوە تا شركتان ئەی ماثماتيك لابراتۆری بەکارتان هێناوە؟ مبخوف كارنينا بس من ديتي وقت طلبت قسم اقتصادي في كارتينا يا اقتصادي البوليتكنيك هل بوليتكنيك جامعات لهالويري مبخوف ديتي القاعة كمبيوتري كارتينا يعني انت بيوم اي بيت ام بي بس مادام اقتصادا نزكي اي بتره باشا تو ماتريكس ازاني چيا؟ ماتريكس لا
اتظن معادلة مصفوفة ها مصفوفة. بعربي فيلمي شي هيك فيلمي فيلم ماتريكس لا معادلة Matrix. معادلة رياضية كاس خلتنا بۆچی ماتماتیکس بێ ماتریکس نەبێ ینی هەر لە بەریکە ئەو قسمە بەکارهێنێناوە قسمی چی وتە بەکارهێنێناوە اقتصاد اقتصاد يعني باشا. مادة اقتصاد قسم خو اقتصاد نبو مادة اقتصاد باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست ماتریکس لابراتۆری زانکۆی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن بلا بایۆلۆجی بێت بایۆلۆجی تەنها بیماوەکەواتە بی گەورەترین کۆئەندامی لەشی مرۆڤ کام لەمانەیە ئەی مێشک بی دڵ سی پێست دی جگەر سی چرکەتانەیە پێست دەربەیە جەگەر نۆڤدایە مازنترین مازنترینی پێستە بچنی جگەرە پێست اینجا بۆ سیب دەیە بەرسڤ درست سی پێست پێست سی پێست بەێ بۆمان شەرحکەن بۆچی مەسەەن بۆچی جگەر نییە جگەر هەموو شتێکی تر لە ناو پێستە هەر شتێکت هەبێت لە ناو باشە پێست تەنگ نییە تەنکە بەس گەورەیە زۆرە لە دەرەوە یەکەم پلەیەکەم پێستێت پشنێت نۆڤدا جگەرتێت بزانین پێست وەڵامێکی دروستە یا هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان دروستە و بووم لە خاوەنی دەخاڵ زانکۆی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن هر تكنولوجي تەکنەلۆژی تەنها بی ماوەکەواتە بی بی یەکەمین مەکینەی گەڕان سێرچ ئەنجن لە ئینتەرنێتدا کام لەمانە بوو A. Google B. Arki C. Alta Vista D. Wise سی چرکەتانێ چل الصدى من ألتا فيستا بقولي نابو نايدي چل الصدى دف من ألتا فيستا ايش شو صار بيجي جوجلها ايش كيف؟ جوجل بس نه جوجل جوجل بشتي نينا هذه اوكي هديم ألتا فيستا من مدرسة خوان بو صحيح كيس ألتافيستا چل الصدى ألتا فيستا ما خوان دي مدرسة ماني اوكي تمام ألتافيستا اجي بيجي در شرکەتان ماوە لا لا بيجي سي سی ألتا فيستا ئالتا ڤێستا یاخود ئەلتا ڤیستا ئەستە لە ڤیستا hasta la vista ألتا فيستا بۆچی ئەلتا ڤیستاتان هەڵبژارد ولا لمكتب لبيرم دي ألتا فيستا بو ئەدی بس خدي وأنا بيجي ئەدی ئەرکایی یاخود ئەرچایی قوم لنا وەڵامی بی جۆتان لێنە بۆ گوگڵتان هەمووی ناسن گوگڵ جوجل دواي بعد ئێستا گوگڵ بڵین بەرفراوانترینە باشە بزانین سی ئالتا ڤیستا وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست ئارکای زانکۆی دۆک نەتاتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن فیزیا فیزیا ئەیان بی بەڵای بیت ئەی
ئەگەر تیشکێکی ڕووناکی بە گۆشەی 15 پلە لەگەڵ ئاسۆدا بکەوێتە سەر ئاوێنەیەکی تەخت ئەوە گۆشەی نێوان تیشکی شکاوە و تیشکی یەکەم چەند پلەیە؟ ئەی 15 پلە، بی 30 پلە، سی 150 پلە، دی 120 پلە. سی چرکەتانێ ئاوێنەیەکی تەخت ئاوێنەیەکی تەخت يعني یا ڕاست درستە ڕاستە تمام درستە دەهێ زۆڤەتی زۆڤەت چی تەغە ئەس بژم پازدەیە دەخیل تو دا چرکەتان ماوە ئەی 15 ئەی 15 پلە. چۆن گەیشتە ئەو دەرەنجامە؟ ئەخەر ئەوێنەکە تەختە بە چ گۆشەیەک دێت بە گۆشە دەڕاتەوە. باشە گۆشەی بینیان چەند دەبێ؟ بەلێ گۆشە ئەوەی دێت و ئەوەی دەشکێتەوە لەسەر لەگەڵ ئاسو 15ە لەگەڵ ئاسوی تر 15 دەبێت بەس گوشەی مەبینی هەردوو تیشکەکە 150ە. ئەدی بۆ 15 هەڵبژار بۆ 150 هەڵبژار. ئەخەروتت شەی نێوان تیشکی شکەوە و تیشکی یەکەم چەند دەبێت؟ ئەو سوالیان تێنەگەشتین. تێگەیشتن لە پرسیارەکە نیوەی وەڵامە ئەلا مەکەن بزانین 15 پلە وەڵامی ڕاستە یا هەڵێ. وەڵامی ڕاست 150 زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نەتانتوانێ و دەخاڵە بە دەستبێنن و تکایە پەلە مەکەن لە وەڵامدانەوە. زانکۆی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ فیزیا. فیزیا. تەنها بی ماوە کەواتە بی. یەک لەسەر چواری درێژی شەپۆلێک دەکاتە چەند پلە لە ڕەوگەی شەپۆلەکە؟ ئەی 90 پلە، بی 180، سی 270، دی 360. ڕەوگە ڕاوگە چییە؟ بادینی ڕەوگە چییە؟ فەیس بە ئینگلیزی پێڵەن فەیس. سی لەسەر چواری درێژیەک شاپۆڵێک چەند فەیس یەکسەر چوار وانە نۆت و نۆت 180 دا چرکەتان ماوە؟ پێم نۆتە ئەس پشت ساڵ بژم نۆتە. ئەی نۆت. ئەی 90 بۆ ماشیکەرەوە چۆن 90تان هەڵبژارد؟ بەڵێ بۆمان شەرحکەن. ێڕۆگەتی نەگەیشتین ڕۆگەت ئێ ڕۆگەی ینی فەیس بە بادینی نازانم هەر بۆ بزانم نییە. یەک درێژی شەپۆل چەند پلەیە؟ 360 چەند 360 تەواو یەک لەسەر چواری دەکاتە چەند؟ 90. باشە بزانین 90 وەڵامێکی ڕاستەیە هەڵێ. ئێستا تێگەیشتن ڕەوگە چییە؟ هەتا ئێستا تێنەگەیشتن؟ بەڵێ ئێستا دەگەیشتم کە وەڵامی ڕاستەوە. زانکۆی دۆک وەڵامەکەتان ڕاستەوە و بوون بە خاوەنی دەخاڵ. پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ كيمياء کیمیا. ئەیان بی بي بی. کام لەم گازانە بەکاردێت بۆ بوتڵی ئاگر کوژێنەوە؟ ئەی هایدرۆجین، بی هیلیۆم، سی یەکەم ئۆکسیدی کاربۆن، دی دووەم ئۆکسیدی کاربۆن. سی چرکەتانەیە؟ هایدروجین هەونیە هیلیومیشە سەکەن يكم جي
CO2 دي يوديا بيجي وين ما وقت موجة كان نقول بس يو شنو تأكيد ديا أو درسته كم هيدروجين ايش ما ايش تو يا هاي درست عندك خلاص ده شركتان ماوە بيجي دي دوام أكسيد كربون دی دووەم ئۆکسیدی کاربۆن باشە هیلیۆم بۆچی بەکاردێ هیلیوم زۆر سوکە بەرز دەبێتەوە ناتوانانی ئاگرەکە بکوشێنەوە بەرز دەبێت کە بەرز بووەوەش ئاگرەکە ئۆکسیجین هەڵدامژێت کە ئۆکسیجینیش هەڵمژێ خۆشتر دەبێت أجر كاسكي جەوی خۆشترە بێ جاوی خۆشترە بێت ئەدی هایدرۆژین هایدروجین ئەویش سوک نییە أو إيش تو ما هاي دو اگر هایدروژین اگر قال أكسجين باگیری اگر هایدروژین تنویته بس اگر أكسجين جيل قال دوبيت وش ئەوە إيش تو ئەوش دیسان ئاگرەکە جەوی خۆشە بێ اگر بتنوید ماده بتای تنوید تن هایدروژین چه ماده دیگه داره بەس ئەو کاتە بێ ئاگرەکەش لە سەقفەکە بێ ئەویش سوکە ده بلد دوان اکسید کاربن ده ساخی پاش باشە دووەم ئۆکسیدی کاربۆن بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی دووە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی دۆ چ کاتەگۆریەک هەڵەبژێرن وربين كيمياء کیمیا کیمیا تەنها ئەی ماوە أي ئەی گیراوەی ئەو گازەی کە دەریاوانەکان دایڤرس لە کاتی مەلەوانی ژێرئاودا لە قوڵایەکی زۆر و لە ژێر پەستانێکی زۆر بەکاری دێنن چییە؟ ئەی نایترۆژین و ئۆکسجین بی هیلیۆم و ئۆکسجین سی هایدرۆژین و ئۆکسجین دی تەنها ئۆکسجین سی چرکەتانێ البيم أي نيتروجين وأكسجين ئەی نایترۆژین و ئۆکسجین ئەحمەد زۆر خێرا وەڵامتاندایەوە 28 چرکەتان مابوو وا دڵنیا بووی لە وەڵامەکە نایترۆژین و ئۆکسجین وەڵامێکی ڕاستە چونكو نيتروجين وأكسجين هر وكو أتموسفيرا يعني أكسجين بتانيا ناتوانن دبيت نيتروجينيش لقلبي ئەی باشە لە ئەتمۆسفێر هایدرۆژین و ئۆکسجینی تیانە هيا بلام نيتروجين حفتا لصدا أكسجين 20 لصدا 29 لصدا ڕێژەی نایترۆجین پترە نيتروجين بتريش لأكسجين لە جەوی احتیادی وانە يا هيدروجين واكسجين اوفر بخاري هوا باشە لە دەریا ئەمان پرسیارەکە ئەوەیە ئەو دایڤەرزانە لە دەریان لە بنەوە لە ژێر پەستانێکی زۆر پێویستیان بە چ گازێکە بێژگە لە ئۆکسجین بەڕای ئەوە نایترۆژینە بۆی لە ناو لەش باڵانسێ دروستکە چونکە هيدروجين واكسجين بخويا ووتر فيبر يعني او هيدروجين واكسجين هردو اوي بيك ديننا شلون الاوي لقى الخوفني بخاروا ئجارجار ئاوێکە خواتەوە لە ژێر زانکۆی دۆک نایترۆژین و ئۆکسجین بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست هیلیۆم و ئۆکسجین زانکۆی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن هەردەم دەڵێم پەلە مەکەن لە وەڵامدانەوە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک کاتەگۆریەک هەڵەبژێن سیۆرای شما چشم تەندروستی تەندروستی ئەی بلا بیبیت بی هۆکاری ڕوونەدانی فشلبوونی ئێسک دەگەڕێتەوە بۆ هەبوونی کام لەمانە لە لەشدا ئەی کالیسیۆم و هۆرمۆنی پرۆجیسترۆن بی ئاسن و هۆرمۆنی
ئیسترۆجین سی کالیسیۆم و هۆرمۆنی ئیسترۆجین دی پۆتاسیۆم و هۆرمۆنی ئیسترۆجین سی چرکەتانێ بۆ پرۆستروژیرۆن ئەوێت ئۆفرەتی هەندێک ئیستروژین آن پروستروژین وانۆکات هێزکە نەرمە چێ بیت هەی بیت ئەگەرەندی هەی ڕوونادۆنی دا چرکەتان ماوە وانۆکات هێزکە نەرمە ڕوویدات وانۆکات وەڵامێکی وەڵام پروژستورین آن ئیستروژین وەڵام ئەی ئەیوب من وتم تۆزێ پەلەمەکەن بەس نەک لە یعنی لە ئەخیر چرکە پرۆستروژیرۆن بۆچی کالیسیۆم و هۆرمۆنی پرۆجیسترۆنتان هەڵبژارد خودی کالیسیوم ئێسکی قەویت بەس پرۆستروژیرۆن ئەم هەند تاکید نین لەبەس بۆ دیمهۆی کە وەختی ماوە هەڵبژارد ما بین ئەیوسی دوتر بین و مای هەڵبژارتە هیویا خودێ باشە فشلبوونی ئێسک دەزان چییە نەرمە ئێسکە نەرمە ئێسکە نەرمی ئێسکە نەرم لە نەبوونی کام کانزا دروستە بێ کالیسیوم کالیسیۆم و پرۆجیسترۆنژی بۆ وابزانم ئافراتی دوگیانە لە کاتی دوگیان بوویندا پرۆجیسترۆن هەورومەنێکی هەان دادات بۆ بەهێزبوونی باشە ئیسترۆجین چه هۆرمۆنێکە ئەوژی هەریۆت ئافراتی هەر ئافرات ئەو ژۆت ئافراتی داهای بۆ ئیسترۆجین و پرۆجیسترۆن هەردووکە هۆرمۆنی ڕەگەزی ڕێگەزی باشە ئومێت بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست کالیسیۆم و هۆرمۆنی ئیسترۆجین زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی دۆک شکاتە گەورێک هەڵەبژێرن کشک تەندروستی 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 تەنها ئەی ماوەکەواتە ئەی ڕۆڵی سەرەکی پلیتلێت لە ناو خوێندا چییە؟ ئەی شلکردنی خوێن بی ڕێگەگرتن لە کەم خوێنی سی ڕێگەگرتن لە خوێن بەربوون دی دیاریکردنی گروپی خوێن سی چرکەتانێ هەبێم سیە ینی خوێنی شل ناکاتن ڕێگەگرتن لە کەم خوێنی ژینینە زۆی پلیت لە چێت نەختی برینێک لە چێت پلیت لە سەر بوون بن سیە سی ڕێگەگرتن لە خوێن بەربوون واربین بۆمان شیکەرەوە بزانین بۆچی سیتان هەڵبژارد پلیت وەک ئەوە دیال پلازمایەوە وەختە خوێنش جایەکی بێت ڕێکێ لێت گیریتن شل ناکات ڕێکێ لێت گیریت ڕێگرتن لە کەم خوێنی چه علاقەت کەم خوێنیە بینە خوێنە کەم بیت ئFE و دیارکردنی گڕۆپی خوێن ئەسلان علاقەت پلیت لێتوانە بۆ بە هیچ شێوەیەک عیلاقەی نییە ئاموسە تێدیین بژە باشە بزانین ڕێگەگرتن لە خوێن بەربوون وەڵامێکی دروستە یا هەڵێ زانکۆی دۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خەڵەکانتان 20 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن لۆژیک ئەی یان بی ئەی بڕی ئەو ئاوەی کە دەچێتە ناو تانکیەکی ئاو لە هەر خولەکێک دوو ئەوەندە دەبێت لە کاتژمێرێکدا تانکیەکە پڕ ئاو دەبێت لە چەند خولەکدا تانکیەکە نیوە بووە ئەی 30 خولەک بی 29 خولەک سی 59 خولەک دی 25 خولەک
لە هەر خولەکێکدا دوجا هەندی خولێت هێت یعنی بچەندێ ئەوی دی بیا باشه ئاینینە منانی چەندی نیڤ بیا چەندی نیڤ بیا پێنجاونە ئەس بژم پێنجاونەها دەرچکەتان ماوە ئەو دقیقا دیدە نیڤێ سی پەنجاونۆ پشتی ئەوی هەر دقەکەی دوجا هەندی خولێت هێت ئەیوب بۆمان شەرحکە بزانین چۆن گەیشتە ئەو دەرەنجامە وڵێت بێتێ هەر دقەکێ دوجا هەندی خولێت هێت یعنی هەتۆنی بیا یا محتاجی ساعتێکی بێ هەتۆنی بیا پشتی هەر دوجا هەندی خولێ هاتەی ساعتێکی خراپەر بی بس لە ئەولی پێنجاونە دقانی بی هەر ئێکی دقەکە هاوێت یاسە دوجا هەندی خۆڵێ هاتەی ئەوە دیغر دقەکێ ئاوی دیبی دوجا هەندی خۆڵێ هاتەی جا ئەمە ئەیوب بە قسەکردن ئەو مۆ پێچوو سیچرەکە زۆرتر بوو چۆن بە حساب وا لە بێشی خۆتا خێراتر حساب کردبووە باشە ئەیوب بزانین 59 وەڵامێکی ڕاستە یا هەڵێ پەنجاونۆ خولەک وەڵامێکی ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەخاڵی ترتان بەدەستێنە کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی دهۆک چ کاتەگۆریێک هەڵەبژێرن لۆجیک تەنها بی ماوە کەواتە بی ئەم زنجیرەیە تەواو بکە 3 فاریزە 5 فاریزە 35 فاریزە 10 فاریزە 12 فاریزە 35 فاریزە 17 فاریزە بۆشایی ئەی 22 فاریزە 35 بی 35 فاریزە 19 سی 19 فاریزە 35 دی 19 فاریزە 24 وقتی ما بدله دا شرکەتان ماوە وەڵام زی وەڵام دی 1924 زانکۆی دۆگی یەک شرکەتان مابوو عارف خدي بۆمان شی بکەنەوە بزانین 1924 چۆن هەڵتان شاد ببيجا بله چۆن 1924تان هەڵبژار بۆ چما جبر پرژرەوە وەختی ئەوەیەک یا دوێ 35 ئەگەر تو بچە مەسەلا لۆجیکێ 35 ژمارە دیڤدا دەها هاتی دەهێ دوا هاوێتیە سەر یا با 12 و با 35 بە بجا هەگەر هەفدەل دیڤدا هات دوایکە دە هاوێ سەر دەبتان 19 و تمامەتیەوە بهم 1935 باشە 1924 ئەومە دوور و درێژن ئێستا با زۆر قسەی لەسەر نەکەین بزانین وەڵامەکە ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست 1935 زانکۆی دۆک 5 دوی زیاد بۆ بە 3 دوی زیاد بۆ بە 5 دوای 35 10 دوی زیاد بووە بۆ بە 12 دوای 35 17 ئەگەر دوی زیاد بێ دەبێتە 19 دوای 35 زانکۆی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن جوگرافیا ئەیان بی ئەو هێڵەی لەسەر نەخشە بۆ نیشاندانی ئەو خاڵانەی کە یەک قوڵاییان هەیە لە بنی دەریاکاندا بەکاردێت چی پێدەگوترێت ئەی ئایرۆبات بی
ڕێگیۆبات سی ئایزۆبات دی ئاکوابات سی چرکەتانەیە عمقي داريوي ئەبای هەوایە يا چی هو پێ دەکەن ئایرۆ بی ئەس بژم بی ئەو خاڵانەی کە یەک قوڵاییان هەیە دي اكوا محلول مائية دي اكوابات دی اكوا ئاکواپات أكيوس محلول مائية بۆچی ئاکواپاتان هەڵبژارد دخيل بيشي چونکی يعني ما او اختيار كرشبرة كان بيجن كأكوا يعني رامانا آفي دداد وأف بو قياسة آفيش برويكي ماهل بجار باشە پرسیارەکە دەڵێ ئەو خاڵانەی کە یەک قوڵاییان هەیە ینی ئەوانەی ئەو قوڵایانەی کە بەقدر یەکن باشە ئاکواپات بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە وەڵامی ڕاست ئایزۆبات ئایزۆ واتە وەکو یەک زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی دۆک چ کاتەگۆریەک من هەڵەبژێرن سینما هەر جۆر ناهێت بژمارە بیرکۆری بیرکاری بیرکاری سینما ناودانین ئەیان بی هەلکە ئەحمەد بی بی بله بی نرخی ئەم بڕە دەکاتە چەند سێ ڕەگی 48 کۆ دوو ڕەگی 27 کەم ڕەگی 12 دەکاتە چەند ئەی 16 ڕەگی سێ بی 12 ڕەگی سێ سی 13 ڕەگی سێ دی 6 ڕەگی سێ سی چرکەتان هەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ ئەس بژم دی زوو وەڵام دی دی بیڵێن دی 6 ڕەگی سێ ئەوە حەل کرد بۆچی دیتان هەڵبژارد ژبارکۆ ڕێگە 48 ژمارەکە تقریبان نزیکی هەفتەیە نزیکی بە نزیکی بله و ڕێگە 27 ژمارەکە تقریبی نزیکی پێنجەیە و یا 12 جی هەموو تو دەهێت لە لێرە جارێ دەسێ لێکدانی وێکێ دوێ لێکدانی وێکێ و ژێبرنی ڕەگی سێ لە هەموو وەڵامەکانە هاتووە بله وانە باشە چەند جاران سێ دەبێتە 48 چەند جاران سێ چەند کەڕەت سێ دەگاتە 48 وەک توانە وان وەک لێکدان 16 جاران سێ بله باشە 16 لە ڕێک دەربێ دەگاتە چەند 16 لە ڕێک دەربێ ڕێک دەبێتە 4 نەدەرێن بله استێنۆگەم 16 من ڕاگی بینە دەربێت بکە چەند 16 بڕایی بینە دەربە آره لێکدانی چۆرە هەگەت بڕایی بە 16 دەبێتە 4 48 دەبێتە 16 جاران سێ بله 16کە لە ڕێک دێتە دەرێ دەبێتە 4 نا بله 16 بڕایی بە ئەدێ 27 دەبێتە چەند ئەگەر وا حسابی کەیت ئەگەر 27 9 جاران سێ نو جاران سه و نو نزیکی پێنجەیە 9 لە ڕێک دێنیە دەر دەبێتە سێ دەبێتە دوای سێ. شەش. سێ 12 دەبێتە 4 جاران سێ 4 دێتە دەرێ لە ڕێک دەبێتە دوو دوو ڕێگی سێ دوایی هەمووی کۆکەیتەوە دەبێتە چەند 16 باشە بزانین 6 16 ڕێگی دێتە سێ سێ. وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە
وەڵامی ڕاست ئەی 16 ڕەگی سێ زانکۆی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دۆ کاتەگۆریەک هەڵەبژێن جغرافیا جوگرافیا لە بەلای جوگرافیا تەنها بەلای ئەی ماوە ئەی قوڵترین شوێن لە ناو زەریاکانی ڕووی زەوی چ شوێنێکە ئەی چاڵی ماریانە بی چاڵی میلوکی سی بیری ویدینگدین دی ئەشکەوتی کرۆبێرە ڤۆرۆنیا سی چرکەدانێ كيف كان رخيم حيث هذا مانا نبات السنين نبات بله شو اي ماريانا اي واز اكيد منه مش قصدنا جغرافيا ميلوكي نوم ماريانا بيت خدي أسبيجم أسبيجم تا شرکەتان ماوە لا اي بيت ئەی چاڵی ماریانە عیمات بۆچی چاڵی ماریانەتان هەڵبژارد خدي شانس بو بجي كويدا ینی كوي زۆر دانك اما شانسي ما هالبجورتي ما زۆر معلومات زانیاریتان نەبوو لەسەر لا والله بله ما بيخوش نبود وانا جغرافيا واجي بس با كوي دانك بو جغرافيا باشە چاڵی ماریانە بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی دۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن هنر هونەر ئەیان بی 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 کام لەم فەیلسوفانە هونەر بەسەر سێ سەردەمی سیمبۆلیک کلاسیک و ڕۆمانتیکدا دابەش دەکات ئەی ئیمانوێل کانت بی فرێدریک هێگڵ سی مارتین هایدگر دی ئەفلاتون سی چرکەتانێ برا اف هر فريدريك رونالدز الاختصاصية ونينا افلاطون جهر نشد في تقسيمه كتشكو كلاسيكو سيمبوليك رومانتيك تاعي يعني مش همية مرغوب ترافا هذا ما وكانت تنيوسي كانت كيا اما نو كانت بحث خريطة سياسية دنيا تيتو تشتوصا يعني موزيكي ما نخبت تاكلش بارسيكو كافرسي كاينة افن هرسيكا اختصاصتون ديرن يعني تا چرکەتان ماوە معقولة اساسا سي سی مارتین هایدگر بۆچی مارتین هایدگرتان هەڵبژارد افلاطون معقول نينا في كاتيجورية دانيت چكو سيمبوليك وكلاسيك رومانتيك اصلا ابخو كلاسيك اما دي چا سيمبوليك رومانتيك بشتي خواتين دانيت او إيه. هيك ايمانويل كانت هي سياسية قالك سر جيانك جلوبال تاخذ فلان وبيفان وسر عقل ودل وتشتتوصا يعني براخي موسيقى وقالنات شو ابو هندي معروفة فريدريك هيجلجي مروفاكي تقريبا كومونيستي سر كومونيست بونا دولة فان شدغ يعني بس من تاوري مارتين هايدگر او جي في جهه كوان ما ياخذ موسيقى جي كير بيت بس ئەو تەنها باسی میوزیک ناکە باسی هەموو هونەرەکە زانم باسي همي هنر كات سیمبولیک کلاسیک و ڕۆمانتیک بس افدي يعني بتر ميلان بوتشتدي تشيتش هنر باشە مارتین هایدگر زین وەڵامێکی ڕاستە یا هەڵی فرێدریک هێگڵ وەڵامی ڕاستە زانکۆی دۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن پۆلیتەکنیکی دۆک لەو کاتەگۆریانی کە ماوەن چ کاتەگۆری هەڵەبژێرن بلا بيركاري بيت بیرکاری لە بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی كواتاي ئەگەر لۆک ئەکس لە کەوانەدا یەک لەسەر هەشت یەکسان بێ بە کەم سێ لەسەر چوار نرخی ئێکس دەکاتە چەند ئەی 12 بی 16
سی هەشت دی هەشدا سی چرکەتانەیە با دقیقه جماعت یک سر هشت یک توان چند بیده یک سر هشت وقت داخل از بیجیم یک سر هشت هشت دل هشت سایه تجي افتشور افتيفر دا چرکەتان ماوە يلا جمع والله ما كبده والله ما كبداني وەڵام ايش سي هشت سی هەشت بۆچی هەشتان هەڵبژارد ضدي في ما حد كم قدامي كم وراسي بوفي عندهاش طبعاً انت خلاص طاقة جينا ثانية ودستان. كامل 6 ثانية كم باشە بزانین هەشت وەڵامێکی ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست 16 زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی دهۆک لەو کەتەگۆریانی کە ماوەن چی هەڵەبژێرن هر هنر هەر هونەر تەنها ئەی ماوەکەواتە ئەی تیۆریسیەنی سەرەکی ڕێبازی سوریالیزم لە هونەردا کام لەم کەسایەتیانەیە ئەی ئاندرێ بێرتۆن بی زیگمۆند فرۆید سی شارل بۆدلەر دی فرانسیس بیکن سی چرکەتانەیە بين الرباز والسورياليزم هو بسبب خياله اشتغل آره. هنر یکیش بس فرويد نه من سايكولوجيست سایکولوژیست تشخیص بشی اندرو بيرتون فرانسيس بيكن مش تصلي از بجم بيكن بجم چیش که تو بيجي كان خد بجم تو بيجي که لازم كان بجم 13 ثانية بيجي بشت بيجي وردي قدم معلومات سر ده سوري شركة الماوى. بيجي ان شاء الله البطل زوو وەڵامێکم بەرز سي شارل بودلر سی شارل بۆدلەر دڵشاد زانیاریت هەبوو یا هەروە شارل بۆدلەرت هەڵبژارد راستي مع محاولة كرام اختيارات دخلت لادين دست بيجي ويا ام چۆن ئەو اختیارانتان لابرد مەسەڵەن بي طال- فرويد سايكولوجيست طالع psychologist. بله او شو يدي هر مع موين هم نوف بين هر سيكولوج براستي سينا جيجالين بس يوم عجزاني ما اقول شارل بودلر بوي شارل بۆدلەر بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست ئاندرێ بێرتۆن کە لەگەڵ سیلڤادۆر دالی زۆر بەناوبانگن و دامەزرێنەری سوریالیزمن زانکۆی دۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن ميجو مێژوو ئەی یانبی اي ئەی لە ساڵی 1970 دوای ئەوەی تورکەکان میر محەممەدی میری سۆرانیان بەدیل گرت لە ئاوارەیەدا لە چ شارێک شەهید کرا ئەی ئیستەمبول بی تەرابزۆن سی ئێزمیر دی بۆدرووم سی چرکەتانێ اسمها برنا اسطنبولي او ميريج بي من الشكوس اسطنبولي هاي بس شكا مجي مش خذي مش سريع اي بس طرابزون لينا بجري مصلحتك ايش معايا ايش تيوم وين تمير محمد بلو. الكيري ساكي. شهيد كرا شهيد كرا پاشای گەورە اسطنبول دا چرکەتان ماوە يلا عنك كيف لا الله كبيش هاي من الاخر زوو وەڵام اي هاي اسطنبول ئەی ئیستەمبول خذ من الشكل سابع هاي میر محەممەدی میری سۆران پاشای گەورەش پاشای نازناوەکەی بوو بۆچی ئیستەمبولتان هەڵبژارد چونکە عثمانیا ئەوێت دیل گێتن بۆ پتر بن ئەستانبولێ تایبەتە یە کەسێکی مازن بووە میر بووە چتێک بووە معقول هاي سیویت تەنها لەبەرەوە هۆکارە ها؟
درستە پۆیشەڵاوە باشە ئیستانبول بزانی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. تەرابزۆن وەڵامی ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. هاتینۆ لای زانکۆی دهۆک بزانین لەو کەتەگۆریانی کە ماون ئەدەبیات مێژوو وەرزش کامیان هەڵەبژێرن. ورزش وەرزش ئەی بەڵێ وەرزش ئەی لە وەرزشی دارتدا بۆ نیشانە بازنەی ناوڕاستی سەر بۆردی دارت چەند خاڵی هەیە؟ ئەی 25 خاڵ، بی 50 خاڵ، سی 60 خاڵ، دی 35 خاڵ. سی چرکەتان هەیە؟ بعدين من الكري از بيجم شيستا بخده از بيجم شيستا اجي باش نشتا بێژم پێنجە از بيجم 20 سال شست بێژم 30 ساڵ چند بيجي شيستا خود از 25 دامي ئەس بێژم پێنجە يعني نه دارت شيستا دي ده هاي مادام شيستا ده تبقى وسط شيستا عارفها شستو دەها وسط ده اكيد دا چرکەتان ماوە؟ سي شيست سی 60. شست ذهبي بدي شست بكرنا بۆچی 60تان هەڵبژارد؟ برا بيجي وتي لدار دا شست هاي دارت کامەیە بۆ ماشێرەکەم زین أوي. ئەم شتەکەیە؟ باشە ئەوەی ناوەندەکەی بازنەی ناوەند پشکەکە سووریەکە ئەوە گەر لەوێ بچەکەینی 60 خاڵی لەسرە منیش نازانم بزانین 60 خاڵ وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە. وەڵامی ڕاست 50 خاڵ زانکۆی دهۆک ئێوەش نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن بەهۆی ئەو 50 خاڵەوە. پۆلیتەکنیکی دۆک بەڵێ چ کاتەگۆریێک هەڵبژێرن؟ ئەدەبیات ئەدەبیات ئەی یان بی؟ بی بی چیرۆکی سێلاوی کامەران موکری باس لە ژیان و مەینەتی چ توێژێکی کۆمەلگا دەکات؟ ئەی مامۆستایانی زانکۆ، بی منداڵانی هەژار، سی جوتیاران، دی سیاسیەکان. سی چرکەتانە؟ مادام جیونتی داره احتمال از سێلاوی کامەران موکری كاك سوران سيلاو تشاس سێلاو جماعة احتمال جوتيور بيت مادام احتمال ئاو هەڵدەسێ لافاو ئاو ڕادەبێ. زیدانات و ئەو جوتیاران بە سی جوتیاران سی جوتیاران بێشەشی درست بيت مادام كا کامەران موکری دەناسن؟ گوێمان لێ بووە نەخۆ نامان دیتووە خەڵکی شاری سلێمانیە ماوەیەک لە زانکۆی سلێمانی لە سەلاحەدین مامۆستا بووە، چەند دیوانێکی هەیە، وای ئاشتی دیاری گوڵاڵە سوور، شاعریش بووە و چیرۆک نووسیش بووە. لەبەر ئەوەی کە ئێوە وتان سێلاو ئاوە بۆیە جوتیارتان هەڵبژارد جوتیارانتان هەڵبژارد لۆجیکیانە بیرتان کردەوە. باشە بزانین جوتیاران وەڵامێکی ڕاستە یان هەڵێ. وەڵامی ڕاست مناڵانی هەژار زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک ئەدەبیات مێژوو وەرزش وەرزش وەرزش
وەرزش تەنها بیماوە کەواتە بی. جارێکی تر لە وەرزشی دارتە بە زۆری یاری بە چەند خاڵ دەست پێ دەکات. کاریزانان دەبێت لەو خاڵەوە خۆیان نزیکی سفر بکەنەوە. ئەی 401 بی 701 خاڵ سی 501 خاڵ دی 901 خاڵ سی چرکەتانێ مانە ئەوە دی پێنجی بوو نیوێ بژە 10 جارە نیوێ بدەیت ئەو دەبیتە 500 و جارێک دیجیتال ئێگە ڕاح ئێکێ بدەیت وانە شو بيجي لك ئەس خۆت بێم سیە یەکەم جار خاڵەکە زۆرە بە هەر لێدانێک کەم دەبێتەوە تا کام دەبێتە سفر فایدە دەبێت هەگە سنتەرێ پێنجی بیت بڵێ وانە دا چرکەتان ماوە 330 وەڵام سی 501 سی 501 هەمووشی یەکێکی لەگەڵە ها 401 701 بۆ ئیزعاج بۆچی 501تان هەڵبژارد ژبەر هەگەر پێنجی بێت ماکسیمەمەوەی تو 5 جارە لێ بدەیت جارێکە جاگەلی 10 جارە لێ دەیت دەبێتە 10 جارە لافو بەڵێ یعنی لە خاڵی ناوەندەکە سوورەکەەوە لێوە بیرتان کردەوە 10 جار ئەودا 501 10 جارە 500 ئەو یەکە چی لێبێ ئەوە مەحەبەت ئە چۆن نەگاتە سفر کەم دەبێت ئەو یەکە چی لێ بکە ئەو یەکە یاریزانەکە یەکەکە چی لێ بکە دەڕەخی دەدات بەس خۆی هەمیشی پەنجا نییە بیستی تایە کاک سوڕان خۆیان لە خاڵی سفر نێزیک بکەنەوە یعنی ناکەنە سفر لەوانەشە نەگەنە سفر وانە ساڵەوەسە لەوانەشە نەگەنە هەر 400 ئەگەر وابێ باشە بزانین 501 وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زاکۆی هۆڵ گۆڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا بۆی خاڵەکانتان سی خاڵ پۆلی تەکنیکی دهۆک ئەدەبیات مێژوو کامیان هەڵەبژێرن مێژوو تۆزێ بە نابەدلی شەڵتان بژاردا مێژوو مۆنیوەدیندۆ نەخۆش بوو مێژوو تەنها بیماوە ئەویان من بۆتان هەڵەبژێرم کەواتە بی لە ساڵی 1970 ژنە کوردێکی سەرکردە ڕۆڵێکی بەرچاوی لە جەنگی نێوان عوسمانیەکان و ڕووسەکان دابینی و دژی ڕووسەکان دەجەنگا ئەو ژنە کێ بوو ئەی خانزادی میری سۆران بی حەبسەخانی نەقیب سی خەرە فاتمە دی عادیلە خاتون سی چرکەتانێ جنگی روسیا فعلیه اسمعني از بيجم عادلة خاتون اردلان شكمل سرفي هيك اردلان ها عادلة خاتون اردلان هيك اردلان بيت باكور امارن دلوي شخصي دي مير سوران بجنينه مير سوران بيشربي قوانين هذا وحبريل بحبريل صحوني ناقي كسليمانية تا شركتان ماوە شكمل سرفي ديمو ديال بشري دي دي عادلة خاتون ودبن الشكا عادلة خاتون أناسن قويمان لي بوا لەکوێ بووە عادلة خاتون اردلانية ئەی حەبسەخانی نەقیب حفصة خاني نقيب خالتي سليماني بو سلێمانی هاوسەری شێخ عادری حەفید اموزاي بو ابزانم ئەدی خانزادی میری سۆران خانزادجي ميري سوران بو سوران جي لروسيا وعثمانية خانزاد كونزول لمجوكاي بيشتر بو پێش ئەو جەنگە بوو باشە عادیلە خاتون بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست خەرە فاتمە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی دۆک تەنها ئەدەبیات ماوە ئەدەبیات کەواتە ئەدەبیات لە ئەدەبیاتیش تەنها ئەی ماوە کەواتە ئەی
تێمی ڕۆمانی بارۆنی سەردارەکان کام لەم تێمانەیە؟ ئەی واقع و فانتازیا، بی واقع و فەلسەفە، سی فەلسەفە و مێژوو، دی فەلسەفە و فانتازیا. سی شرکەتانێ. هەرمینە بارانی سەردارەکان سەردار فانتاسیایە چه سەرداری فەلسەفە کدوش ئاسڵ نه ئەوتی بێژم بی اجل بیە هیچ بێژم بیا اینامی بێژم بینە دەبێژێت بی واقع و فەلسەفە واقع و فەلسەفە، بی ڕۆمانی بارۆنی سەردارەکان، نووسینی ئیتالیۆ کالڤینۆ. ڕۆمان نووسێکی ئیتالیا هیچ بەر جۆتان کەوتووە بەر چاوتان کەوتووە؟ نەمان بینیە بەڵام بەلکی باشە، واقع و فەلسەفە، بی بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ. وەڵامی ڕاست واقع و فەنتازیا. زانکۆی دهۆک نەتانتوانی کۆتا دەخاڵ لەم بەشەی بەرنامەکەمانە بەدەست بێنن. بەڕێزان و خۆشەویستان، بەم شێوەیە قۆناغی یەکەمی بەرنامەکەمان بەڕێوە چوو. زانکۆی دهۆک خاوەنی 30 خاڵن. کۆی خاڵەکانی پۆلیتەکنیکی دهۆک 40 خاڵ. خۆشەویستانم، بەڕێزان، کۆتا قۆناغ ماوە ڕوبەڕووبنەوەی تاکە کەسی تا ئەو کاتە تا ئێمە دەینەوە بۆلاتان. ئێوە تەلەڤیزیۆنەکان بەجێمێڵن، پاش کەمێکیکە دەینەوە لاتان. ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری خۆشەویستان، گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی بەرنامەکەمان، قۆناغی ڕوبەڕووبنەوەی تاکەسی. وەک دەزانن لە هەر زانکۆیەک دوو کەس دێن بۆ لای من، هەر دوو کەسە و سێ پرسیاری لێکەم، هەر پرسیارە و 5 خاڵی لەسەرە. پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانی زانکۆکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی دهۆک 30 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 40 خاڵ. هەردوو زانکۆ هیچ گۆڕانکاریشیان نەکردووە، کەواتە ئێستا دەست پێ دەکەین. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئومێد بەخێرات. لە زانکۆی دهۆک واربین ئومێد. هەردووتان بەخێر بێن، خۆتان ئامادەکان، دەست دزیکەنەوە لە بۆتۆنەکان. 3 پرسیار هەیە بۆ ئێوە، هەر پرسیاری 5 خاڵی لەسەرە، بەڵام تا پرسیارەکە تەواو نەکەم دەست دەنێن بە بۆتۆنەکە. ئامادەن؟ پرسیار یەکەم بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێ یەکەم کەس کە گەیشتە سەر ڕووی مانگ کێ بوو؟ زانکۆی دۆ. نیل ئارمسترۆنگ. نیل ئارمسترۆنگ. زۆر ڕاستە، واربین 5 خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت. دووەم پرسیار، باسنەی ناوڕاست لەسەر بۆردی دارت ناوی چییە؟ یاخۆ چی پێ دەڵێن؟ گۆڵ. گۆڵ؟ هەڵەیە. واربین دەزانی تۆ؟ هەر دارت بخۆنینە؟ دارت بخۆ. ئەوش دەڵێ پێی دەڵێن ئای یاخود چاو. سێهم وە
کۆتا پرسیار بۆ ئێوە ئامادە بن ناوی نەخۆشی نەمانی بەرگری لەش چییە؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک ئایدس ئایدس زۆر ڕاستە زۆر زۆر سپاسانەکەین نەتوانم بچنەوە شوێنەکانی خۆتان دوو بەشدار بوویتر لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک دەخیل دەخیل تو قیراتی لە زانکۆی دوهۆک دڵشاد دڵشاد هەژی بخێرهاتی بەرەبەرە ئەمێ خۆم فێری دۆکی کەم بادین باش نییە؟ باشترە بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوە هەر پرسیارە پێنج خاڵی لەسەرە پرسیاری یەکەم شاری دیاربەکر بە چ میوەیەک بەناوبانگە بە چ فیقیەک بەناوبانگە دیاربەکر ئەو بەرن دەخیل هێژیر چی؟ هێژیر هژیر ئەنجیر هەڵەیە زانکۆی دۆک زەباش شتی زەباش شووتی زۆر ڕاستە دڵشاد پێنج خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ ئەرکی وڵاتانی گروپی P5 زائیدیەک لە نەتەوە گرتوەکان چییە؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک اقتصادیە اقتصادی هەڵەیە دڵشاد تۆ زانی؟ ئاشتی ئاشتی کەستان نەتانزانی دانوستاندن لەسەر پرۆگرامی ئەتۆمی ئێران سێهەم پرسیار بۆ ئێوە ئەو زانستەی ڕووپێوانی ژێر دەریا و زەریاکان دەکات چی پێدەگوترێت؟ زانکۆی دۆک ئاکوا ئاکوا دەخیل تۆ دزانی؟ دەتزانی؟ ڕێکۆلۆجیک ریکۆلۆجیک وەڵامی ڕاست باسۆمەتری یاخود باتۆمەتری زۆر زۆر سپاسانەکەین دەتوانن ڕووتان بچنەوە شوێنەکانی خۆتان لە پۆلیتەکنیکی دوهۆک ئەیوب لە زانکۆی دوهۆک سۆزدار ئەیوب سۆزدار هەردووکتان بەخێرهاتن سێ پرسیار بە هەمان شێوە بۆ ئێوە پرسیاری یەکەم دەڵێت کام وڵات زیاد کرا بۆ گروپی P5 و گۆڕا بە گروپی P5 زائید یەک زانکۆی دۆک چاینا چاینا هەڵەیە ئەیوب دەزانی تۆ؟ ئەڵمانیا ئەڵمانیا ڕاستە ئەیوب پێنج خاڵە بەدەستهێنا بۆ زانکۆکەت دووەم پرسیار لە چ ساڵێکی زاینیدا ڕۆژمێری کۆچی دەستی پێکرد؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک 571 زائد 40 دەبێتە 611 لە چ 611 611 هەڵەیە سۆزدار 612 612 هەڵەیە لە ساڵی 622 زاینی 22 زاینی ساڵی کۆچی دەستی پێکرد کۆتا پرسیار بۆ ئێوە دیسکێکی دوولایەی بلووری دۆڵ لایر بلوڕێی دەتوانێت چەند داتا هەڵبگرێت؟ زانکۆی دۆک 4.5 بنە 9 گیگا 9 گێگا هەڵەیە ئەیوب دەزانی؟ 14 گیگا 14 گێگا وەڵامی ڕاست 50 گێگا زۆر زۆر سپاسانەکەین دەتوان شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە پۆلیتەکنیکی دهۆک عیماد
لە زانکۆی دوهۆک ئەحمەد. عیماد ئەحمەد هەردووکتان بەخێر بێن. سێ پرسیار 15 خاڵ کۆتا سێ پرسیارە کۆتا 15 خاڵە وریا بن. پرسیاری یەکەم تاوەری لاری پیزا لە چ وڵاتێکە؟ زانکۆی دۆک إيطاليا. ئیتالیا. زۆر ڕاستە. دووەم پرسیار تەمەنی قەڵای دیاربەکر چەند ساڵ دەبێت؟ زانکۆی دۆک 600 سال. 600 ساڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک سیۆرە بیژێڤە سیۆرە بچێ بیژێڤە پرسیارەکە تەمەنی قەڵای دیاربەکر چەند ساڵ دەبێت؟ عمری قەڵای دیاربەکر 605 چەند؟ 605 605. زۆر لەوە زۆرترە نزیکەی 5500 ساڵ. ما شاء الله. ماشەڵڵا. ئەرێوەڵەگەرەکە کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ یەکەم کەس کە سەفەری ناو بۆشایی ئاسمانی کرد بوشاي فضاء. فەضا يوري غاغارين روسي. یوری گاگارین. زۆر ڕاستە. زۆر سپاسانەکەی دەتوان پشتۆ شوێنەکانی خۆتان. لە نێوان زانکۆی دهۆک زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک پێشبڕکێکە زۆر گەرمە هەردووچیان خاوەنی بایەکەیەکە بیڵە. زانکۆی دهۆک 50 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 50 خاڵ. یەک پرسیار هەیە. ئەو پرسیارە 5 خاڵی لەسرە. هەردوو گروپ ئامادە بن نزیک بنەوە لە بۆ تۆنەکان. ئەم پرسیارە چارەنووسی هەردوو زانکۆ دیاری دەکات. کام زانکۆیە دەمێنێتەوە کام زانکۆی بەجێمان دەیەڵێت. ئیشەکە پێویست ناکە. ئامادە بن پرسیارەکە دەڵێت کام بەشە ئەندامی مرۆڤ بەرپرسە لە ڕێخستنی شەکرە لە خوێندا؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک پەنکریاس. زۆر ڕاستە. خۆشەویستانم بەداخەوە زانکۆی دۆک بەجێمان دەیەڵێت بە 50 خاڵ بە جیاوازی تەنها 5 خاڵ. ئێوە ئەم ڕۆ بەجێمان دێڵن بەڵام ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە و جاریشتر بەشدار بن. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک دەمێنێتەوە لەگەڵماناو دەچێتە قۆناغێکی تر. ئێوە دەبینینەوە. خۆشویستانم لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک دیسان ئێوە دەبینینەوە لە بەرنامەیشتر تا ئەو بەرنامەیە هەر شاد و سەرفراز بن. کاتیشی بەخێر بن بۆ ئەستێرەکانی زانکۆ. زانکۆی یەکەم پۆلیتەکنیکی هەولێر. زانکۆی هەولێری پزیشکی. چیای ئاویەر یاخود ئاوی دەر لە کام شاری کوردستانە؟ کام ئیمپراتۆری ڕۆمانی لە ساڵی 115 زاینی قەڵای هەولێری گەمارۆدا و نەیتوانی داگیری بکات؟ بەخۆی دائما کە ئەسترەی گەلک گەورە دەتەقێتەوە سوپەرنۆڤا پەیدا دەکات.
دەبێ ئەو زاکرەی کە من هەمەگەر تەواو بێ نابێت خەباردار بچوو بن چونکەوانی دەریایی قوڵن و هەروەها بڵێن خۆریشان زۆر کەم دەگاتێ ئیتر بۆ ڕەنگە قاویەکان لێرە بۆیە ڕەنگیان ئاوایە ئەم ڕوبەڕووبوونەوەیە کۆتایی هات لە نێوان زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی هەولێری پزیشکی. ئەستێرەکانی زانکۆ بە سپۆنسەری